حكمي كسي مرتد شيء لا إسلام کوشتنیەتی مرتد هاتۆتە ناو مسلمانان و دوای کافر بۆتەوە ڕۆیشتووە حکمی کوشتنە هی مرتد ئەوە من نایڵێم ئەو کات من وەکو محامیەک ئەم قوانینانە لەبەردەستمە ئەمە لە پشتی سەرمانەوەم کتێبانەکە هەیە ئەڵێم ئەمە ئەم کتێبانەیە ئەو کابرا تفی لە قورئان کردووە ئەمە هەر چوار مەزهەبەکە ئەمە هەموو ئەدیل لە شەرعیەکان ناردووشمە بۆ سعودیە بۆ پاکستان بۆ مەغرب بۆ عولەمای کورد بۆ ئەوانەی تر تۆ ئێستا خۆت وت دەستدرێژی ناکەینە سەر هیچ کەسێک بەڵام حکمی کەسی مرتد کوشتنە ئەوە دەستدرێژی نیە ئەوە دەستدرێژی نییە چونکە بێ ئەو بزانێت کە لە کۆمەڵگەیەکی مسلمانە ئەژی پێشێلکردنی مافی ئەو هەموو خەڵکە و سوکایەتی کردن بە قورئان یعنی چی ئەوە بێ ئەوە بزانێت نێوانی پاراستنی مقدساتی خەڵکی تۆ ئێستا بۆ نمونە نەک جەنابە شیعەیە بەردەمۆرێکی پێ یەکێکی بودایی بتەکەی خۆی هێناوە و 6 دەستی هەیە وەڵێ خوامە خۆ من هەڕم لە بەرەوەی مناقەشەمان لەگەڵ یەکتر گەیشتوینەتە بنبەست بتەکەی و بشکێن ئاخرکە من بتەکەی و مشکانەش قورئانەکەی من نەسووتێن لەبەرەوە من ئەوە ناکەم لەگەڵا پەلەمان چییە 20 ساڵی تر 30 ساڵی تر بە هەردووکمان وا بڕێن و بمرین خۆ ئەوەی کە مەسئولی محاسبەکردنەکەی خوای گەورەی کە هەردووکمانی خەلق کردو خۆ من نیم کە محاسبەی ئەوە کەمەوە لەسەری دەستدرێژیەکە دەستدرێژەکەی بە سەبرە وەستێنی کە بەردەوام بووتیا پێویستە حساب بۆ هەموو شتێ بکا کە چۆن بەرە ئێستا لە کوردستان خەڵکی مرتد هەیە شەو ڕۆژ خەڵک چنە بە ئیسلامەدا قسە بە ئیسلامە حکمی ئەوانە چییە حکمی مرتد حکمی کافرە کافر بوونیەتی بەڵام ئەنجا ئەمە طبعا دوو نقطە لێرە مهمە وەکو مفتی وەکو قازی و مفتی هەردووچیان لەم حکمیان مشتەرەکن لە مانەی خوارەوە ئایا ساغبوونەوە ئێوە ئایا وەی وتوێتی کوفرە چ بڕگەیەکی ئیسلامی گرێتەوە هەروەکو ئەم وڵاتانە قایشت نەبەست و سیارە لێ خوڕیوە جەریمەیە یا جەریمە نییە بەڵێ جەریمە بە چ فەقەرەیەک بەم فەقەرەیە عقوبەکەی چیە 750 کڕۆن غەرامەیەتی بە پێی چی ئەم 750 بە پێی بڕیاری فڵانی ئیسلامی ژوایە یەکێ بەقی خۆی ناڵەوە مرتد بووە ئەبێ بسەلمێن لە قەزایە کە ئەمە مرتد بووە بەڵام قوانینی عاممان هەیە کەڵین ئەوی قایشی نەبەست 750 کڕۆن غەرامەیەتی ئەوی سوکایەتی بە قورئان کرد کافر و مرتد حکمەکەی کوشتنە حکومەکەی کوشتنە بەڵام حکم ساغکردنەوەی نەفەرێک وای کردووە حکمی پێویستە لە دادگایەکە ڕوون ببێت و بۆی بێ دیفاع لە خۆشی بکە من بۆچی سووتان بۆ تفم لێ کرد بۆ وام کردو ئەو قازیێش کە حکمەکەدا لە سەرجادەوە نایە قازیەکی مؤهلە ئەنجا بێ بزانی جاهیلێتی چەندە ئیکراه چەندە وەکو ناچاربوونی وەکو ئەو جۆرەشتانە حکمی مفتی ئەڵێ ئەوەی سیارەکەی بەبێ قایش لێ خوڕی 750 دلار کڕۆن غەرامەیەتی بەڵام ئەو ناڕەوی کوژە حەقی بەسەریەوە نییە ئەڵێ ئەم تەلاقە کەوتووە حەقیەوە نیە بڕواژنەکە جیاکاتەوە لە پیاوە بەڵام قازی جیایەکاتەوە شورتەشی هەیە بۆ تەنفیزکردن ئەمەیە فەرقی بینی من وەکو مفتیەکە قسە ئەەکەم ئەڵێم ئەمە حکمی شەرعەکەیەتی ئەما وەکو قەزاوەت ئەوە بێ دادگایەکی تر ساغی کاتەوە تەنفیزیش بەدوایە بێ ئەو یاسایی کە باسیەکەی یاسای چی یاسایەکە یاسای شەریعی ئیسلامە ئەو یاسایە جێگەی یاسای شارستانی ئەگرێتەوە بەڵێ بەتاکید تۆ ناوت ناوە شارستانێتی هەمەجێتێکە بۆ شارستانێتی ئێمە 1291 ساڵ بەم شەریعەتە حکمی نیوەی سەر ئەرزی کردو بە کەسی نەوتەوە بڕ بۆ وتێل بە کەسی نەوتەوە وەرە تەحقیق لەگەڵ بکەم نەچۆتە سەر ماڵی کەس ئەچیزەی تەجەسوسی لەسەردانی بۆ ئەم شەریعەتە چی شکالێتێکی تایە کە وەختێ دێتەوە پێشێ ئێمە خۆمان مکەلەفین بۆی تەماشای کەینەوە بزانین قوانینەکان چۆنە گۆڕین کە لەگەڵ مۆدەرنا بگونجێتەوە دیسە ئەگەر ئەو شەریعەیە خرای هەڵبژاردنەوە ئامادەن بیخەن هەڵبژاردنەوە خەڵک دەنگی پێبا بۆ نمونە لە کوردستان ئێمە ئێمە لە زیندانەوە بینە دەرێ بڵێن کاکە ئەمە بەدیلی دەستورەکەی مەسعود بەرزانی چۆن شتی واکەین ئەمە گەڕە لاوژەیە چۆنەکەین ئێمە پێویستە حڕیەتمان بێ وەکو کە پارتی وێچێتی هەیەی وەکو علمانیەت هەیەی ئەو حڕیەتەمان کە بڵێن خەڵکینە ئەمە دەستورەکەمان ئەمە قورئانە ئەمە شەریعەتی خوایە ئەمە ئیسلامەتیە چێ هەڵێبژێرێ چێ ڕێی پێنادا خۆی حڕە هەڵێن بەڵام ئێمە گەر دەسەڵاتمان بوو ئەم شەریعەتە حکمەکەین بەم دادگایە دێنە پێش خەڵک خۆی حڕە وکات ئێمەڵێن ئەوەی دزی کردە سێ بڕین جا سەدی بێخمەی دزیوە یا ماتۆڕێکی دزی لە کەسیشی ناشارین جا باوکی مەلاکرەکار بێ دزی بێتی یا یەکێکی غەریبە هاتۆتە ناوچەکە و دزی بێت بە شەرتی فەقیر نەبوو بێت